کەیسی دەستدرێژیکردنە سەر لاوانی تەمەن 8 ساڵ بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەرێمی کوردستان، بۆ داواکاری گشتی و ڕای گشتی، بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و دەستەی مافی مرۆڤ. بەڕێزان، لای هەمووان ئاشکرایە دیاردەی دەستدرێژیکردنە سەر مرۆڤ یەکێکە لەو دیاردە قێزەوەن و بێزارکەر و نامرۆڤانەی کە لە کۆمەڵگەکاندا بەگشتی پیادە دەکرێت لەلایەن کەسێک یان زیاتر بۆ ئەوی تر بە هۆکاری جیا و دەرەنجام و لێکەوتە و کێشەی جۆرا و جۆری لێ دەکەوێتەوە. ئەمڕۆ ئێمە کە زیاد لە 100 ڕێکخراوی ژنان و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و کەسایەتین لە شاری سلێمانی کۆبووینەتەوە بە مەبەستی ئیدانەکردن و دەربڕینی ناڕەزایەتی و فشار سەبارەت کەیسی لاوانی کچە تەمەن 8 ساڵەکەی کە دەستدرێژی کراوەتە سەری لە شاری هەولێر کە ئەو کارە بە هەموو پێوەرێکی یاسایی، ئاینی، کۆمەڵایەتی و مرۆیی دش بە مەرەماکانی دیموکراسی و مافی مرۆڤە و مەترسیە بۆ سەر ژیانی مرۆڤەکان و ئاشتی و کۆمەڵگە و بەگشتی و بەگشتی بێڕێزیکردن و شکاندنی شکۆی مرۆڤی کووردە و لە کەدارکردنی کەلتوری کوردەواریە لە هەرێمی کوردستاندا کە بێدەنگبوون و وەرنەگرتنی هەڵوێستی جددی لەلایەن دەسەڵاتداران و فەرمانڕەوایانی کورد دەخاتە ژێر بەرپرسیارەتی و پرسیاری لە ڕووی مێژووییەوە. ئەمە وێ ڕایتێکشکانی لایەنی دەرونی و کەسایەتی خودی قوربانیەکە کە لێکەوتە و گرفتی زۆری دووچار دەبێتەوە لە کۆمەڵگەی کوردیدا لە داهاتوودا. بۆیە ئێمە وەک سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە دوور لەوەی بزانین کێشەکە لە کێ و لەلایەن کێوە و بەرامبەر کێ و لە چ شوێنێکی جوگرافیە ئەنجام دراوە داواکارین و دەبێت لایەنە پەیوەندیدارەکان کە ئەم بەیاننامەی ئاڕاستەیان کراوە هەڵوێستی جددی و بەرپرسیاریانیان هەبێت لەم تاوانانە کە ئەنجام دراون بە دوور لە هەر دەستێوەردانێکی حزبی کاری لەسەر بکرێت بە مەبەستی ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەو دیاردە و کێشانە کە بە پلەی یەکەم بوونی بۆشایی یاسایی و سربەخۆنەبوونی دادگاکان هۆکاری سەرەکین لە بەردەم ڕوودانی ئەم پێشێلکاریانە. بۆیە ئەوەی گرنگە لەم کەیسەدا پاراستنی ژیانی منداڵەکەیە لەلایەن حکوومەتەوە و هەروەها سزادانی تاوانباران و جێبەجێکردنی یاسایە تا چیتر هیچ کەسێکی دیکە بوێری ئەوەی نەبێت ئەم جۆرە کارە قێزەوەنانە دووبارە بکاتەوە و لە هەرێمی کوردستان. ئێمەش وەک ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چاودێر و فشار و بەردەوام دەبین تا ئەو کاتەی یاسا سەروەر دەبێت لە کوردستاندا. هاوپێچ ناوی سەدان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ژنان و کەسایەتی هاوپێچی ئەم بەیاننامەیە کە لەبەر کەمی کاتەکە ناتوانین بڵاوی بکەنەوە بەڵام لە ڕاگەیاندنەکان نابڵاو دەبێتەوە. پێش ئەم بەیاننامەی کە دەریکەین، پێش ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە کۆبوونەوەیەکی بەرفراوان لەلایەن ئەم بەڕێزانەوە بە ئەنجام درا لە بارگای یەکێتی ژنان و لەوێشا چەندین پێشنیار و چەندین بڕیاری لێکەوتەوە. یەکێک لەو بڕیارانەی کە گرنگە و ئەمانەوێت لێرەوە نوێنەری پارێزەران بێت قسەی لەسەر بکە دروستبوونی لیژنەیەکی سەربەخۆی پارێزەرانە لەلایەن ژنانەوە بۆ ئەوی بتوانێت بەدواداچوونی هەبێ. سۆمایاسین پارێزەر لە ڕێکخراویەکەتی ژنانی کوردستان لە قی سلێمانی وێڕای دانەکردنی ئەو دەستدرێژەیە کە کرا بۆ سەر ئەو منداڵە ئێمە لێرەوە ڕای دەگەێنین وەکو پارێزەرانی ڕێکخراویەکەتی ژنانی کوردستان لە قی سلێمانی گرروپێک پارێزەری خۆبەخش پێکە هێنین و بە خۆبەخش ئامادەین هەموو مافێکی یاسایی بۆ ئەو مناڵە و بۆ سکاڵاکاران لەو دۆسیە بگەڕینەوە بۆ هەتاوەکو کۆتایی دۆسیەکە ئێمە بەدواداچوون بکەین و لێرە شەو ڕایە گەێنین کە هەر ڕێکخراوێک لە کۆمەڵگەی مەدەنی و لە
کە لە مەجای پاراستنی مافەکانی مناڵانە کارەکە و ئێوێ لەگەڵ ئێمە هاوکار بێ وەکو تیمی پارێزەری خۆبەخش ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات تاوەکو ئێمە بتوانین گروپێکی گەورە دروست بکەین و داکۆکی بکەین لە مافی سکاڵاکار و مافی ئەو مناڵە بگەڕینەوە هەتاوەکو کۆتایی دۆسیەکە